لە ئێستادا لەم قۆناغی ئێستادا ئەتوانم بڵێم لە بەردەم دۆخێکی پڕ لە مەترسیدایە. مەترسیەکە ئەگەر لە ڕابردوودا پێشێلکاریەکی زۆر و کوشتن و با بڵێن لێدان و دەست بەسەرکردنی ڕۆژنامە نووسان بوو بێت، ئێستا دۆخێکی تری بەدەستەوە گرتووە، یاخود با بڵێن شێواز و فۆرمێکی دیکە لە پێشلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسان یاخود با بڵێن لە بەرتەسەکردنەوەی ئازادی ڕۆژنامە نووسی یا لێدان لە ئازادی ڕۆژنامە نووسی هەیە. ئەویش ئەوەیە ئێستا حیزبەکانی دەسەڵات، کارکتەرەکانی ناو دەسەڵات بە پارەیەکی زەبەلاحی گەورە بە میدیا و تەکنۆلۆژیایەکی گەورە هاتوونەتە ناو گۆڕەپانەکەوە. هەموو میدیا ئازادەکان یا ئەو میدیانەی کە ئەیانەوێ بە بێلایەنان و پرۆفشناڵانە کار بکەن خنکانویانن. میدیای ئەهلی یاخود با بڵێن میدیای ئازادیا ئەوەی ناوێڵن میدیایە کە پرۆفشناڵانە کار بکات، بێلایەنانە کار بکات، ناتوانێت لەناو ئەم جەنگەڵستانی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دروستیان کردووە بە شێوەیەکی تەندروست بڕواتە ڕێوە. جیاوازی ئەمە لەگەڵ ڕابردوودا ئەوەیە، ئەگەر لە ڕابردوودا میدیایەکی ئازاد، میدیایەکی ئەهلی توانی بێتی کاریگەری لەسەر تەواوی با بڵین شەقامی کوردی دروست کرد بێت، ئێستا ئەم میدیایە خنکێنراوە، ئەم میدیایە بە جۆرەها شێوە بە جۆرەها میکانیزم و فۆرمی جیاواز ئەم میدیایان خنکانوە. بۆیە ئازادی ڕادەربڕین، ئازادی میدیا لە هەرێمی کوردستان لە لای دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تا ئەو شوێنە ئازادیە کە خزمەت بە ئەجێندای ئەو بکات. یەک تۆس لە خزمەتکردن بەو دەرچ و ئەچێتە چوارچێوەی دوژمن و دژایەتیکردن. تۆ سیر کە لە یادی ڕۆژنامەگەری کوردیدا دەیان بەیاننامەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەرچ و باسییان لە خۆیان بە فریشتە ئەزانی لە ئاستی میدیای ئازاد و ڕۆژنامە نووسی ئازاد و شانازیکردن پێوێت لە کاتێکدا ڕۆژنامە نووسێک لە زیندان بوو، یەک مانگ بەبێ هیچ پاساوێک لە زیندان بوو دەست بەسەریان کرد بوو، یاخود دەیان ڕۆژنامە نووسی دیکە ئێستا ئێمە یەکێکین لەوانەی کە ئەمری دەستگیرکردنمان بۆ دەرچوو لەسەر راپۆرتێکی ڕۆژنامەوانی و دەیان ڕۆژنامە نووسی دیکە لە هەرێمی کوردستان بەو شێوازەیە. بۆیە ئێستا مەترسی ئازادی ڕۆژنامەگەری لە ئێستادا زۆر زیاترە لە ڕابردوو. باشە لاوازی و کەموکوڕیەکان لە چیایە؟ ئەمە دەسەڵاتە، ئەم سیاسەتە، ئەو لایەنەکانە کە ڕاگەیاندنی خۆڕ کردووە کەوایە ئەی چالاکوانان، ئەی ڕۆژنامە نووسان بەشێکی ترن، ئەوان ئەوێ چی بکەن؟ ئەزانی لەبەردەم ئەم هەژمونەی دەسەڵاتدا، لەبەردەم ئەم هەژمونەدا ڕاگەیاندکاران، ڕۆژنامە نووسان، چالاکان هەست بە نائومێدیەکی زۆرەکەن لەبەروی میدیا لە ئێستادا. دام و دەستگای میدیایی پێویستی بە لایەنی مادیە، پێویستی بە لایەنی تەکنۆلۆژیە، پێویستی بە سەرچاوی مرۆییە. ئەم سەرچاوە مرۆیانە، ئەم لایەنی مادی و بواری با بڵێن تەکنۆلۆژیایە لە هەرێمی کوردستان بۆ میدیای بێپشت و پەنای حیزبی و بێپشت و پەنای کارکتەری حیزبی ناڕواتە ڕێوە. تۆ سەیری کە لە میدیا لە هەرێمی کوردستان چی لێ هاتووە؟ میدیا ئەهلی و ئازادەکان هەر 3 کەس و 4 کەس و لە شوێنێکە میدیایەکیان دروست کردو بۆ ئەوەی نەکەونە ژێر کاریگەری حزبێکی سیاسی، کارکتەرێکی سیاسی. خەڵکی لە ماڵەکەی خۆیە ئێستا هەواڵێکی دەستەکەوێ یەکسەر بە دێڕێک ئەنووسێت و کۆتایی بە هەواڵەکە دێ، یعنی کوشتنی هەواڵە لە ئامادەکاری بۆی، پاشخان بۆی. بەڵام من لەگەڵ ئەوەدام کە ڕۆژنامە نووسی حەقیقی و میدیای حەقیقی بتوانێت بەکاری خۆی بتوانێت جیاوازی بکات لە نێوان میدیایەکی حزبی و میدیایەکی دەسەڵات و کەسێک کە ڕۆژنامە نووس نییە. ئەبێت تۆ بەکاری خۆت ئەوە جیاکەیتەوە. ڕای گشتی شەقام بە ئاراستەی زانیاری دروست وونەکە. یعنی تۆ کاتێکە زانی پیاوێکی گەندەڵی خاوەن سەرمایەی با بڵین مافیات بۆ ئەکا بە پیاوێکی فریشتە لە بەرچاوی تۆ. جا لەبەرەوە ئەم میدیایە زیانێکی زۆر گەورەی بە حەقیقەتە دروستەکە داوە. ئەم پیاوێکی گەندەڵی فاسدی مافیایە تۆ ئەیکی بە فریشتە لە کاتێکدا پیاوێک کەسانی دیکەی خاوەن پاک و ئەزمونەوە هەر باز ناکرێت. جا لەبەرەوە ئەم میدیایە بۆچی دروستکراوە؟ بۆ ڕووپۆشکردنی دەسەڵات لە هەرێمی کوردستان دروستکراوە. هەر ئەو ڕۆڵەشە بینێ، بەڵام لەگەڵ من و تۆ و ڕۆژنامە نووسانی دیکە بە هەمان شێوە و هەواڵانی دیکەش دەکات. بەڵام لە ناو کۆی گشتی پرۆسەکە خزمەتکردنە بە دەموچاوێکی گەندەڵ لە هەرێمی کوردستان کەواتە دۆخی هەرێمی کوردستان ئێستا چۆن دروست بووە، گەشتووە بە چه حاڵەتێک، بەرەنجامی ئەو کاری ئەو میدیایە کە ئەو کارکتەرە فاسدانیان ڕووپۆش و جوان کردو. من قەنەعەتم بە هەموو ئەو مامۆستایانی زانکۆیە، قەنەعەتم بەوەیە هەموو ئەو ڕۆژنامە نووسانی کە قساکەن ئەوها ئەبێ بێن خۆیان ئیشکەن، بە پراکتیکی ئیشکەن. من حەزەکەم مامۆستایانی زانکۆ
ئەوانی پسپۆرن لە بواری ڕۆژنامەنووسیە بێن خۆیان کاری ڕۆژنامەنووسی بکەن و بە پراکتیک کار بکەن نەک ئامۆژگاری من بکەن واکرێ نە وەرن راپۆرتێکی ڕۆژنامەوانی دروست بکەن من کۆڵکاریەکی تحقیقی جوان بکەن بۆی من چاور لێ بکەم نەک بە تەنها بە ئامۆژگاریکردن بۆیە بەشێک لە کەموکوڕەکان لە خۆمانین ئێمە تەنها باسی ئەوەکەین میدیا خراپە و ئازادی ڕۆژنامەگەری وایە و بەڵام لە کاتێکدا خۆمان بەس خەریکی قسەکردنین بەشێکمان بەس خەریکی ئەوەین قسە بکەین و وتار بین و ئەوە بین و ئێستا جیاوازەکان خەریکە نەمێنن لەوان چالاکێکی مەدەنی لە نێوان چالاکێکی مافی مرۆڤ لە نێوان ڕۆژنامەنووسێ کاری ڕۆژنامەنووسی زۆر جیاوازە بۆیە ئەگەر ئێمە بە شێوەیەکی پراکتیکی کاری ڕۆژنامەنووسی جدی خۆمان بکەین بێگومان ئەتوانین ئەم قۆناغە تێپەڕین ئەگەر نا هەر خەریکی قسەکردن و وتاپچێشان و ئەوە بین ئەوە کاری ڕۆژنامەنووسی نییە ئەوە چالاکی مەدەنیەوە ئازادی ڕۆژنامەنووسی واتە ئازادبوونی ڕۆژنامەنووس و میدیاکان دام و دەستگاکانی ڕۆژنامەنووسی بۆ گەیشتن بە سەرچاوەکانی زانیاری بۆ ڕەخساندنی کەشێکی ئازاد کە ڕۆژنامەنووس بتوانێت ڕەخنە بگرێ ڕۆژنامەنووس بتوانێت بنکۆڵکاری بکە بە دوای هەموو ئەو ڕوودا و ئەحداسانی کە ڕوو ئەدەن بچێ بە دوایانە بزانە بۆچی ڕویان داوە چۆن ڕوو دەدەن لە کوێ ڕوو دەدەن هەموو ئەمانە دەبێت کەشێکی ئازادانە بۆ ڕۆژنامەنووس بخڵقێ و دۆخێکیش بخڵقێنرێت کە ڕۆژنامەنووس بە ئاسانی دەستی بگا بە سەرچاوەکانی زانیاری بۆ ئەوەی زانیاری بگوێزێتەوە بۆ بینەرەکانی یاخود بۆ وەرگرەکانی ڕاستە ئێمە یاسایەکمان هەیە ناوی یاسای دەستکەوتنی زانیاریە لە ساڵی 2013 و دەرچووە بەس بەداخەوە تا ئێستا ئەو یاسایە وەکو پێویست جێبەجێ نەکراوە و ڕۆژنامەنووسان بە ئاسانی دەستیان ناگات بە سەرچاوەکانی زانیاری ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی هەڕەشە و لێدان و گرتن و زیندانیکردن دەبنەوە لە پێناو دەستکەوتنی زانیاریە و نەخێر لە هەرێمی کوردستان کەشی دەستکەوتنی زانیاری کەشی ئازادانی دەستکەوتنی زانیاریەکان بۆ ڕۆژنامەنووسان زۆر ئاستەمە و یەکێکە لە کێشە گەورەکان یەکێکە لە ئاستەنگە گەورەکان لە بەردەم ڕۆژنامەنووسانە کە ڕۆژنامەنووسان ناتوانن دەستیان بگات بە زانیاری سەرچاوەکانی زانیاری بۆیە ئەکرێ بڵێن دەست نەکەوتنی زانیاری یەکێکە لە ئاستەنگەکانی ئەوەی کە پێوتی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان دۆخی ڕۆژنامەگەری کوردی دۆخی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان لە ئاستێکی خراپدایە لە ئاستێکی پاشەکشەدایە ئێمە کە دەکەوینە ناو قەیران و ململانە سیاسیەکانەوە دەکەوینە دۆخێکی تایبەتەوە بەداخەوە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان زۆر نایاساییانە ڕۆژنامەنووسان دەستگیرەکە و ڕەخنەی ڕۆژنامەنووسان قبوڵ ناکە و ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی ئازاردان و زیندانیکردنی نایاسایی دەبنەوە وەکو بینیمان لەم دوایە دوو ڕۆژنامەنووسێکێک لە هەولێر بەناوی هێمن مامەند بەداخەوە کە چەند ماوەیەکی زۆر بە شێوەیەکی زۆر نایاساییانە وەکو ئەوەی تاوانێکی گەورەی کردبێ لەسەر تەنها ڕەخنەیەک چەند جارێک دەستگیر کرایەوە چەند جارێک ماوەی مانەوەی لە زیندانە بۆ درێژکراوە لە پێنجێنی شەر حاڵەتێکی لەو بابەتەمان هەبوو کە هێرش کرایە سەر ڕۆژنامەنووسێک بە شێوەیەکی زۆر نادادپەروەرانە بە شێوەیەکی زۆر یاساییانە یەکێک لە ئاستەنگەکانی بەردەم ئازادی ڕۆژنامەنووسی ئەوەیە لە هەرێمی کوردستان دەسەڵاتەکان جیا نەکراونەتەوە تا میدیا خۆی دەسەڵاتێکی سربەخۆ بێ ڕەقیب بێ چاودێر بێ بەسەر دەسەڵاتەکانی ترەوە دەسەڵاتەکان تێکەڵ کراون دادگاکان ڕۆڵی خۆیان نابینن دەسەڵاتی دادوەری یەکێکە لەو دەسەڵاتانەی کە بەداخەوە لەژێر کۆنتترۆلی دەسەڵاتی ئەوەی کە پێوترێ جێبەجێکردن و ئەوانەیە بۆیە دەسەڵاتی دادوەری ڕۆڵی خۆی نبینێ دۆستیەکانی ڕۆژنامەنووسان تا ئێستا بەداخراوی ماونەتەوە دۆستەکانی ڕۆژنامەنووسان سەرنگوم کراون و دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان لەلایەن دەسەڵاتی سیاسیەوە بەکاردەهێنرێت بۆچی بۆ تۆڵەکردنەوە لە ڕۆژنامەنووسان بەداخەوە دۆخی ڕۆژنامەگەری بەرەو ئەوەندەی تێبینی دەکەین دۆخی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانە بەوەی ئەم دەسەڵاتە سیاسی لە هەرێمی کوردستان ئاماژەکانی بەرەو باشچوون ناچێت ئەوەندەی ئاماژەکان بەرەو ئەوە ئەچێت کە دۆخی ڕۆژنامەنووسی بەرتەسک ببێتەوە لە بەرەوەی دەسەڵاتێکی ئەمنی لە هەرێمی کوردستان حکم بەسەر ئازادی ڕۆژنامەنووسیدا دەکات.